بەپێی بەیاننامەی وەزارەتی دەرەوە ئەلقاعیدە پاکستان بەکاردەهێنێ بۆ پێکهێنانەوەی خۆیان و پلاندانانەوەی هێرش بۆ سەر وڵاتانی ڕۆژئاوا. لە بەیاننامەکەدا هاتووە ئەلقاعیدە و هاوپەیمانەکانی ناوچە دوورەدەستەکانی پاکستان وەکو شوێنی حەوانەوەیان و شوێنی مەشقوڕاهێنان بۆ تیرۆریستان بەکاردەهێنن. راپۆرتەکە دەڵێت ئەلقاعیدە شەڕکەرانی بۆ یاخیبوون لەناو ئەفغانستان لە پاکستانەوە ناردووە. سەقامگیری پاکستان لە ساڵی ڕابردوو بوو بە سەرچاوەی نیگەرانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە کاتێکدا تالیبان بەرەو ناوچەیەک چوون کە 100 کیلۆمەتر دوورە لە ئیسلامەبادی پایتەختەوە. راپۆرتەکە دەڵێت لە ماوەی ساڵی ڕابردوو ژمارەی هێرشی تیرۆریستی لە پاکستان دووهێند بووە. ڕێکخەری کاروباری دژە تیرۆری وەزارەتی دەرەوە بە وەکالەت ڕۆناڵد شێکلەر دەڵێت ئاستی هەڕەشەکان بەرز دەبێتەوە. ئێمە بێبگەڕێن بە دوای دۆزینەوە ڕێگاکاندا بۆ چارەسەرکردنی بارەکە نەک تەنها بە یارمەتی ئێمە بەڵکو بە یارمەتی کۆمەڵگای نێونەتەوەی لە دانی حکوومەتی پاکستان ئەو تواناییەی کە لە ڕاستیدا بتوانی ئەم گرفتە دەمەودەست چارەسەر بکات. راپۆرتەکە دەڵێت لە ساڵی ڕابردوو ژمارەی کوژران بەهۆی هێرشی تیرۆریستان لە بەسەدا 30 دابەزی بوو و ئەمەش زۆربەی بەهۆی کەمبوونەوەی ئاسی توندوتیژی بوو لە عێراقدا و دەڵێت کەمبوونەوەی هەڕەشەی ئەلقاعیدە لە عێراق بەهۆی لە دەستدانی کۆنتڕۆلکردنی هەندێ ناوچە بوو. شێکنەر دەڵێت وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و هاوبەشەکانیان لە شەڕی دژە تیرۆردا پێشوە چوون. ڕێبەرانی ئەلقاعیدە لە عێراق و پاکستان کوژرابوون. ڕێبەرانی تیرۆریستەکان لە گواستنەوە و خۆشەرنەوەدا بوونە و دەیان وڵاتان یاسای دژ بە تێڕزم پەسەند کردوون. لە راپۆرتەکەدا دەڵێت ئێران بەرچاوترین وڵاتی پشتیوانیکەری تیرۆریزمەوە دەڵێت ئێران بەردەوامە لە یارمەتیدانی گروپەکانی تیرۆرکاری بۆ پێشخستنی ئامانجە ناوچەیەکانی خۆی. شێکنەر گوتی گروپە تیرۆرکاریەکان دەستگاکانی ڕاگەیاندن بەکاردەهێنن بۆ پێشخستنی ئامانجەکانیان. ئەو گوتیشی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەبێت کار بکات بۆ کاریگەرانەتر بنبڕکردنی ئەو پرۆپاگەندانەیان. ئێمە هێشتا لەگەڵ دژمنێک داین کە ناوەندیەکی نییە و زۆر بەتوانەی خۆشۆرکردنەوەیە و خەوەن ماشینێکی پرۆپاگاندەی زۆر پرۆفشناڵانە و بەتوانایە ئەزانن چۆن دەستگاکانی میدیا بە تایبەتی ئینتەرنێت بۆ بەرژەوەندی خۆیان بەکاربێنن. راپۆرتەکە دەژڵێت ئەلقاعیدە لە ڕۆژهەڵاتی ئافریکاش چالاکن و گروپی میلیتانی ئەلشەباب لە سۆمالیا گەورەترین هەڕەشەیە بۆ سەر بەرژەوەندەکانی هاوپەیمانان لە هەرێمەکە. هەروەها ڕخنە لە سەرۆکی ڤێنزوێلا هۆگۆ چاڤێزیش گیراوە بۆ هاوکاری نەکردن لەگەڵ هەوڵەکانی دژە تیرۆری وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. ئەم راپۆرتەتان لە دەنگی ئەمریکاوە پێشکەشکرا.